عزیزان لەگەڵتان بەردەوامە بین لە تەوەریان بەشەمان قساکان لەسەر باڵندە کۆچەریەکان لە ئێستا بێگومان نەزانن لەوانەیە کۆمەڵێک لە باڵندەکان نەبینن پێشتر لای خۆمان نەبووە و هەروەها ژمارەیەک لە باڵندەکانی لای خۆشمان لەوانەیە بەرەو ناوچە گەرمەسێرەکان کۆچیان کردبێت جا هەر لە ئەم هەفتەیەدا ڕۆژێک تەرخان کرابوو بۆ با بڵێن ڕۆژی باڵندە کۆچەریەکان ئێمەش ئەمانەوێت لە ئەمڕۆیە قسە لەسەر ئەم پرسە بکەین لەسەر ئەم بابەتە بکەین و لەسەر ئەوەی کە ئەو باڵندانش کە لە کوردستانن یاخود ڕوویان کردوتە کوردستان بۆ وەرزی سەرما چۆن لە ئێستاە ئاگامان لێیان بێت لەسەر ئەم بابەتە دوێن بە میواندارەتی زۆر بەڕێز سۆران جەمال کە بەڕێزیار شارەزان لە بواری بەخێوکردنی باڵندەدا کاک سۆران سلااوت لێبێ زۆر بەخێر بێت بانی باش زۆر بەخێر بێت کاک سۆران باسی باڵندەکانمان کرد باڵندەکان بێگومان ئەبینین کە ژمارەیەکیان لە وەرزی سەرما و سۆڵایتە بەرەو ناوچە گەرمەکان ئەڕۆن و کۆچەکەن بەڵام پێم خۆشە جەنابن لەسەر ئەم بابەتە قسە بکەیت کە کامێک لە باڵندەکان ئەم توانایانە تیا هەیە و هەروەها ئەوترێت کە بەرەو ناوچە گەرمەکان ئەڕۆن ئێمە ژمارەیەک باڵندە لە ئێستاە ئەبینین کە لە کوردستانی خۆمان هەن ئەمانە بەرەو ئێرا هاتون واتە لە ناوچەی سارترە و بەرەو ئێرا هاتون یان کوردستان وەک وێستگەیەک و ئەمان لێراشەوە هەر تێ ئەپەڕن بەڵێ خۆی بیرۆکەی ڕۆژی جیانی باڵندە کۆچکەرەکان لە چیوە هاتووە لە ساڵی 2006 ئومەی متحیدە هەستاوە بۆی کە باڵندێگێ بە ناوی ئیۆ ئەم باڵندەیە کۆچەکات لە بابلین لە وەرزی سەرمایە کە خواردن کەمە بێت کۆچەکە بۆ ئەو یان لە بەشی باکووری گۆی زەیەوە کۆچەکەن بۆ بەشی باشوور لەبەر بڵین نەبوونی خۆراک کە بە سار دەبێ و بەفر با بڵین خۆراک بڵین بە گشتی و خۆراکەی کە هەیەدایە پۆشێت ئەوان کۆچەکەن بۆ خواردن ئەم ڕۆژیان دانا بۆ پاراستنی ئەم باڵندەیە دوای ئەوە کە سەیریان کرد کە کاریگەریی باشیە بووە کە لەم ڕوازیا لە 280 باڵندەی کۆچکەر هەیە کە کۆچەکە لە بەشی باکوورە بۆ باشوور باڵین لە زستانە و لە هاوینی شا بە پێچەوانە ئەگەڕێنەوە ئەم باڵندانە بڵێن ڕێچکەیەکی خۆیان هەیە کە کۆچەکەن هەموو باڵندەیەکیش کۆچ ناکات وکوتمان کە لەم تا ئێستا بڵین 280 باڵندە تۆمار کراوە کە کۆچەکەن ئێستا ئەوانەی کە کۆچەکەن کامانن ئەبێت تایبەتمەندیان زیاتر ئەو باڵندان کە وەکو بازەکان زۆربیان کۆچەکەن کە با بڵین باڵندەی بڵین ئاویەکان کە با بڵین ماسی خۆرن یان کە لەسەر با بڵین فلامینگۆ هەیە کە بینیمانە ئەم ناوانە خەڵک بینیوێتی ماوەی لەو پێش کە بەرەو جن و ژمارەیەکی زۆر هاتوو بەداخەوە کە لێوێ لیان سەربڕینوانە کە ئومەی متحیدە تەداخولی کرد کە کۆمەڵێکی زۆر هەیە لەوانە لە جۆری بابلین باڵندە ئاویەکانە کە ئێمە نیمانە خۆمان بەڵام لە زەریاکانی دوکانوانە ئەیبینین کە کۆمەڵێک هەیە بەڕاستی ناوە زانستیەکانیان ئەوە بڵین زۆر باشە کاک سۆران ساڵانی ڕابردوو ڕەنگە ئەگەر ئێمە بە سوودفەش سێرێکی ئاسمامان کردە زۆر کات کۆچی بە کۆمەڵی باڵندەکانمان ئەبینی لە ڕابردووە بەڵام بۆچی لە ئێستا کەمتر ئەم دیاردێ بەدیەکە پەیوەندی بە چیەوە پەیوەندی بە گۆڕانکاری ژینگەییەوە هەیە گۆڕانکارەکانی کەشەوە پەیوەندی بە چیەوە هەیە بەڵێ خۆی ئەم باڵندانە زۆر زیرەکن با بڵێن و کوچۆنڵی لە مشکیانە جیازێکی GPS-ی تایە کە بڵین ڕێچکەیشیانەیە کا ساڵانەش ئەم ڕێچکەیە ئەگرن ئەم کە ئەم ڕێچکەیە ئەگرن تیانە هەیە لە ڕۆژێکە 100,000 بڵین 100 سەعات لە ئەو ماوەیە 100 سەعات بەڕێگەوە ئەبێت تیاتی 50,000 کیلۆمەتر ئەبڕێت ئەم باڵندانە زیرەکن لە کاتی پێش وەرزی جوودبوونە بڵین ڕەوەکەیانە خواردنی باشە خۆن کە ڕێژەی زۆری چەوری تایە وەکو گەنمەشامی ئەمان لە هەموو شوێنێک لا نایەن خۆیان هەستی پێکەن ئەو شوێنی کە پێویستە لابن خواردنی تایە کێشیان نییە زیاتر شەویش ئێمە لە کوردستانە جۆمان لێ بوو کە ئێمە مناڵیش بووین و کە زۆری کات شەو جۆمان لێ بوو ئێمە جاران پێمانەوە قاز و قوڵنگ کە بە ئاسمانەوەن و کە ئەڕۆن لە کۆچ ئەەکەن بەڵام لە کوردستانە بە گشتی بە ڕۆژ ئێمە کەمتر بینیمانە من و خۆم زۆر بەکەمی ئێمە بینیمانە بەداخێکی زۆریشەوە وەکو بیستومان و باسیش کراوە زۆر کەسەیە هەیە تەقەی لێکردوون بەڵام لەم ڕۆیە ئەم دیاردەیە زۆر کەم بۆتەوە چونکە خەڵک تێگەیشتووە ئەم بیرۆکەی
ڕۆژی جیانی باڵندەی کۆچ کردو لە خۆی و نهاتووە ئەم باڵندانە کە کۆچەکەن لە باکوورەوە بۆ باشوور یا کە ئەگەڕێنەوە لە باشوورەوە بۆ باکوور ئەمە خۆی هاوسەنگیێکی سروشتی تیا هەیە ئەمانە بەڵێن دەوری خۆیان هەیە لە ڕۆڵی تایبەتی خۆیان هەیە لە هاوسەنگی سروشتە بێجگەلەوەش کە ئومەمی تەحیداتۆ بیری لەمە کردوتەوە زیاتر بیری لە چی کردوتەوە بۆ پاراستنی ژینگەی ئەم باڵندانە کە خەڵک باڵین وشیاری خەڵک زیاب بکات باڵندانە کە ئەچنە هەنێ شوێنەوە بە گەشتیار ڕائکێشێت باشە کاک سۆران ئەگەری ئەوەی هەیە کە بۆ نمونە لە سروشتێکەوە باڵندەکان کۆچکەم بۆ سروشتێکی تر دوجار نەگەڕێنەوە بۆ سروشتێک کە لەی بوون ئەوە ڕێچکەی ژیانی خۆیانە هەنێ باڵندەی تیا هەیە لەو کاتەی کە بەسم بۆ نمونە لە باکوورن کە ئانێ بێن بۆ باشوور هاتوون و لەو شوێنە نیشتەجێ بوون تیانە هەیە لاوازە توانای نییە ناتوانێت بگەڕێتەوە ئەوە ئەمێنێتەوە بەڵامی تر تا چەند ئەتوانێت ئەمە بەردەوام بێت لێرە ئەمە خۆی پرسیارێکە زیاتر ئەم باڵندانە کە لە سروشتا زیان کردو لە ناوچەکانە بۆ نمونە لە لای خۆمان وەختی خۆی کە باڵندەیەکێم پێڵن قمری و کوکوختی ئەوە کۆچەری نین بەڵام ئەم باڵندانە کە باس ئەکرێ وەختی خۆی لە کوردستانە نەبووە ئێمە کە لە سلێمانی یان باسی سلێمانی ئەەکەین با بڵین با پیرانەمان و زۆر باسییان کردن باڵندانە نەبووە لە سلێمانە وەکو باسیەکەن کە باری دانەوێڵە هاتووە لە بەغاو لە ناوچەکانی کەواتوە بۆ ئێرە ئەمانیش داتی لەگەڵ هاتووە لێرەشت وردەوە زۆر بوو و بەڕاستیش وشیاری خەڵک ئەم باڵندەیە وان لێ کردووە کە ئازاریان بۆی نەبوو ینی زەرریان پێ نەگەشتەوەی بینینێسا ژمارێکی زۆری هەیە لە کوردستان وایە جا ئەوترێت ئەم گۆڕانکاریانەی بەسەر ڕەوشی کەش و هەوایە هاتووە کاریگەری دروست کردووە لەسەر شێوازی کۆچکردنی ئەمانە و تەنانەت لەسەرەوەی کە سەر لە شێواویەکیان بۆ دروست بکە پێم خۆشە جەنابێت لەسەر ئەم بابەتە قسە بکەیت ئەم گۆڕانکاریانە چۆن باڵێ ئەم کاریگەریانی دروست کردووە بەڵێ ئەم باسمان کرد ئەم باڵندانە زیرەکن خۆی مێشکیان زیرەکە کە ئەزان بۆ منە ئەچنە شوێنێکەوە زیاتر وتمان کە ئومەمی متحیدەم بڕیاریە لەسەر چییە پلاستیک زەرمەندێکی زۆری هەیە بۆ ئەم باڵندانە بۆیە هاتن بڕیاری ئەویان کە پلاستیک لە وڵاتە پێشکەوتۆکانە ئەمڕۆک نەک ئەمڕۆ چەند ساڵە لەمە پێشەوە کە تۆ هەر شتێ پلاستیک بێت دوو ڕێگەیان داناوە تۆ بەشێک پارە و لێ وەرەگرن بۆ ئەوەی ئەم پلاستیکە بگەڕێتەوە بۆ شوێنی تایبەتی خۆی و نەچێت لە سروشتا بڵاو بێت و چکە زەرەی بۆ باڵندانە هەیە ڕاستپێکمان بینیوە کە باڵندەیەکە نازان فلامینگۆیە چ باڵندەیەکە ئەلاگەیەکی شین چووە بەسەر باڵندەکەیە ئەوە وێنەیەک بڵێن سوود بەڵام زۆرەیە کە لە بازی شوێنێکا کە خەڵک کامێرەکەی نایگاتێ یاخود ئەوەیە چی کراوە کە ئەم پلاستیکانە پارەیەکە لێوەرئەگرن ئەم پارەی ئەوەیە کە تۆ بێ بیگەڕێنیتەوە شوێنێکی تایبەتی لە ماڵەکەی خۆتا ئەگەر بێت و تۆ ئەمە شوێنی پلاستیکە شتێکی کە لێرە بڵێن ئەمە هی خۆڵ و خاشاکی کەیە ئەگەر تێکەڵی بکەی تۆ غەرامەیەکی زۆرەکەی بۆی جاریکە دووبارەی نەکردەوە ئەمە هەمووی بۆ پاراستنی هەم ژینکەیە بە تایبەتی ژینگەی باڵندە ئەمە هەمووی زەرێری هەیە بۆی هەم بۆ کەشوهاوای خۆش باشە کەواتە کاک سۆران بەڕای زت بۆ منە کاریگەری گۆڕانکاریەکانی سروشت و هەروەها دەستی مرۆیی کاریگەریەکی ئەو توێ بێ لەسەر کەمبوونەوەی باڵندە کۆچەرەکان بەڵێ زۆری ئەبێت باڵندە هەستی هەیە کە ئەمە مێشکی هەیە وەکو هەموو مرۆڤی چۆنیە ڕاستە ئێمە پێشکەوتوترێکە هی باڵندە لەوانەیە بڵێ ئەوانیش هەستیان هەیە بۆچی لە هەموو جیهانە باڵندە لە کاتی تەمان باسی ئەوە کرا هەموو باڵندێ بوون منە باسی چۆلەکە کرا چۆلەکە کۆچەر نییە ئەمێنێتەوە جێگیرە لە شوێنی خۆی ئەم کوختی و قمری کە ئێمە ناسین ئەمانە کۆچەر نین و ئەمێننەوە لە شوێنی خۆیانە ڕیشۆڵە کۆچەریە ڕیشۆڵە بڵێنکەیەتە لای ئێمە جاران کاتی خۆی لە سلێمانیا ئەمان بینی ینی بچووترین نمونە باخی گشتی هەر ئێوارەی لێ هاو دار و بەردی ئەو باخی گشتێ بوو بە ڕیشۆڵە بەڵام ئێستا بەو جۆرە نایبینی لەبەرەوەی مرۆڤ ڕاوی ئەکات ئەیگرێت ئەبێ ئەمانیش هەست بەوە ئەکە ئەم هەستیان هەیە بەو شێوەیەکە ئەوە بێت بە تاکیدی ئەوانش مێشکیان ئەو ئازاناتێک کە ئەو ڕێچکەی بووە ڕنپار بوو پێرار بوو کۆمەڵێکی زۆر باڵندەی کۆچەری هاوکە یەکەم جاریان بوو بێنە کوردستان یعنی شاری سلێمانی وای لات بوو
بە ڤیدۆش بڵاومان کردوێتەوە لەسەر جادەکان ینی خوانەیە بە جامخانایە بێچێ باڵندی بچیار هاکەوتنە سەر جادەکە لە پارکی ئازادی ئەمەنە زۆر بوون دار و بەدی سێوانی بوو بۆ باڵندەیە ئەمە حاڵەتێکی ناسایی بووە گەڕوا بێت ئەشکرێت ینی ئەمەش لەوانی کە بێلەوە کارانی کە گۆڕانکارەکانی گۆی زەوی وای کرد بڵین بەڵێ بەڵێ بە تاکیدی کاری باشە ئەو باڵندانە دەگمەن بوون پێشتر بۆ نمونە هاتبوون هەرێمی کوردستان ئێمە نەمان بینی بوون ینی باڵندەیە بوو هەموو سلێمانیتانە بڵێن کەناڵی ئاسمانەکانیش باسییان کردن کە شتێکی نوێ بوو لە جیهانە چی ئەکرێت هەنێ وڵات ینی ئەمە بە یاسا نەک بە هەڕەمەکی تۆ بیگریت و ئەوە بێت لە هەنێ وڵاتە ئەو باڵندە کۆچەرانە بە ژمارەیەکی دیاریکراولیانە گیرە زیایی ئەەکەن بۆ پاراستنیان و زیاکردنیان لای خۆمان بیت لەوە نەکراوە لای خۆمان بەداخەوە سێم لای خۆمان بوو کە سوورەمانەیە کە لە زیا لە حەوت ساڵ ئێمە هاوارەکەین ئەبوایە ئێستا لە کوردستانە ئێمە کە دانیشتوین لە چواردەوری ئێمە هەمووی ئەو جۆرە بووکە سوورەیە کە باڵندەیەکی هەم جوانە هەم دەنگیشی خۆشە و هەم با بڵین زیاتر لە وەرزی بەهارە مێشولەوانە ئەخوات یعنی بۆ هاوسەنگی سروش دەوریەیە لای ئێمە بەداخەوە ڕاوەکرێت بە هەزارەها لێی ئەبرێ بۆ جنوب لە بازار ڕافرۆشتێ بە 2000 و 3000 و 4000 بە پارێکی کەم کە ماوەیەک بە دەستخۆشیەوە لاولێر و لە سلێمانی با بڵین پۆلیسی دارستان و ئاسایش و هەموو بەیەکەوە کاریانە کردبووە بەڵام ئێستا ئەوەش نەماوە کە بەداخەوە ئەوە ژوردەوە دەکەی بینی وای هاتووە هەر نەماوە بەڕاستیە زۆر دەگمەن بووە لە باخ ئەو کەسانی باخی تایبەتیانەیە بەڵین شوێنێکی گەورەیانەیە لەوانە زۆرن چونکە ئەمێننەوە لەوێ بەڵام تۆ لە زستانە ئێسای بینی کوتم ڕێشۆڵەش نایەتە ناو شارەکانەوە خۆی مەفرۆزە لە زستانە لە کاتی ئەو باڵندانی کە کۆچ کردوو کۆچکانی کۆچ ناکەن کوختیە و کووتمان چۆلەکەیە بووکە سوورەیە بووکە سوورە مەودای کۆچەکەی زۆر نییە بڵین مەوداکەی کە بیکا ئەکرێت ئەگەر لە بەشی ئێران ئەگەر لەوێ زستانەکەی سەخت بێ بەرەو ئەو دی بێ بەڵام بۆن منەگەل لە گۆی ژەژ یا لە ئەزمەڕی باڵێ لەو ناوچەی کە داری لێە کە ئەژین ئەگەر کە دنیا سار دەبێ و خواردن نامێنێ و بەفردا بڵین خواردندا ئاپۆشێنە ناو شارەوە لە هەموو جیهانە کە لەگەڵ پاییز دەستپیەکان لە مارکێتەکانە خواردنی باڵندێکی بە نرخێکی گونجاوە فرۆشتێ بۆی خاڵ لە ماڵە داینێ بۆم باڵندانە بۆی بتوانن بەردەوام بن بەڵام بەداخەوە لە لای ئێمە تا ئێستا ئاستی و شیاری خەڵک نەگەیشتۆتە ئەوەی کە لە بەهای ئەم تێرانە تێبگات کامە سەرمایەکی گشتی وڵاتەکەمانە ئەبێ هەمومان بیپارێزین بەداخیان لەبەرەکە وەک ئێمە مافی ژیانی جا کاک سۆران ئێستا من فترێکە یەکی دوو جار گوێم لە دەنگی جریوە جریوی چۆلەکە بێ لە ناو شارەکانە یاخود بۆ منە دێنە باڵکۆنەکە کۆ ئەبنەوە ئەمە هۆکارەکەی هەر لەبەر با بڵێن کۆرۆنایە و تۆزێ هەوای پاکتر کردووەتەوە یان نا هەر بەشێکە لەو سەر لە شەواویە بەڵێ تەمەن کۆرۆنا هەمومان نەزانین کە ئەم بەڵایەکە ها بەڵام لە لایەکی کەشەوە کە لایەنێکی باشی هەبوو ئەوە بۆ کە ژینکەی پاک کردوێتەوە کە باڵندە سوودێکی زۆری لێ وەرگرتووە بەڵام ئەو جریوە پەیوەندی بەوە نیە چۆلەکە خۆی باڵندەیەکە بە کۆمەڵ ئەژی نەخێمە بەسمە جاران چۆلەکە لە ناو شارە زۆر نائەبینی بەڵێ با بڵێنیا ئێستا خۆیان زۆر قەرەی مرۆڤەکان نەئەخست چۆن بوو ئەوەی نازان بەڵام فترەیەکە من گوێم لێە بێت کە دێنەوە با بڵێن لای مرۆڤەکان و خۆیان لە ژینگەی مرۆڤەکان نزیک خستوەتەوە بەڵێ هەر با بڵین چۆلەکە ئەگەر جاران هەبووە با بڵێن بەڵام بەسەر دار و نزیکبوونەوە ئێستا پاساری بانەکان ئەشکرێت یعنی ئەمە کە بەڕاستی ئەم چەند ساڵی پێشوو ڕاگەاندنی کاریگەریی هەبوو لەسەر بەرزکردنەوەی ئاسی ڕۆشنبیری خەڵکە بەرامبەر باڵندەی چێوی کە ئەمە وکووتمان ئەم باڵندەیە لە خۆی دروست نەبووە ئەمیش مافێکی خۆی هەیە کە لەسەر ئەم گۆی زەویە بژی لەو شوێنە بژی کە تۆی تیاژی تۆ چۆن مافی خۆت هەیە ئەویش مافی خۆت هەیە ئێمە ژینکە پیسەکەین بەڵام ئەوان هاوسەنگی با بڵین ژینگە و بەڵێ ڕائگرن لەبەرەوە ئەشکرێک کە خەڵک بەگشتی ئاسی ڕۆشنبیری بەرزی بچکە ئێمە ئیبینین لە فەیسبووکە لە زۆر شوێنە کە خەڵک خواردن دانێ لە دەرەوە ئەوەی کە لی ئەمێنێتەوە لە شوێنێکی تایبەتیا بۆ باڵندە یاچێ بە پارەیەکی کەم بە 500 دینارە بە 1000 دینارە چلوەیەک هەرزنە گەنمە ئەیکرە لە دەرەوەدایەنێ بۆی باڵندە سوودی لێبینی و تکاشمان وایە بەرەو ئێمە زستان ئەڕۆین ئەگەر بکرێ خەڵک تا بتوانێت لە سەربان بێ لە شوێنێکی تایبەتیا بێ ڕۆژانەگە بەشی کەمیش خواردندانێ بۆ تێرانە بۆی بتوانن بەردەوام بن و
زیاب بکەن لە سروشتا و هەتا هەم بەدەلی جەنابیش ئەڵێ ئێستا کە گوێمان لە ئێمە بێ هەست بە ئاسوودەیەکی کە ئەمە لە هەموو جیهانە هەچ کەسێ نەخۆشیە بێ بە تایبەتی نەخۆشە دەرونیەکان زیاتر ئەڵم چۆرە ئەو شوێنانەی کە باڵندەی زۆر لێ کە سروشتێکی جوانی هەیە سروشتی جوان ئەمان بەشێکن لە جوانی سروشت کە ئەمانی تیانە بن سروشت ئەو جوانی نابێ یاخود کەمی کوڕێکی بێ گەڵاکانیش کێمە قۆمانە زین زۆر باڵندە هەیە کە تۆیش ئەگوازێتەوە هەرو بازنەی ژیانش کێشەی بۆ دروست بەڵێ باشە کاک سۆران جگە لە باڵندە کۆچەرەکان و ئەو باڵندە کێویانی کە هەیە لە سروشتی جوانی کوردستان و هەموو دنیاشا زۆر کەسی تر هەیە هەروەکو حەز و خولیایەکی لێ هاتووە بۆیان کە باڵندە بەخێوکەن لە ماڵەکانی خۆیانە چەندە گرنگە زانیاری تاویان هەبێ لەسەر شێوازی بەخێوکردنی ئەو باڵندانە نەکەر ئەوە بێ باڵندەکە بکڕن و لە ماڵەکانی خۆیانە داینن بەڵێ خۆی بیرۆکەی بەخێوکردنی باڵندە بەگشتی چکۆی من باسی ڕۆژی جیهانی ئەکەین کە پەیوەندی بە کۆچکردنەوە هەیە ی باڵندە لە جیهانە بەخێوکردنی باڵندە خولیایە ئێستا ئەوەی کە باڵندە بەخێوەکات لەوانەیە دوو باڵندە هەیە کە بەڕاستی باڵندەی خۆش بێت دوو باڵندەی بۆ دانێت کە خۆی حەزی لێتی و دەستی لی گیر نابێ با بڵێ لەوانەیە لەگە سارێکا بۆی دانی بڵێ کامیانە هەڵەبژێری باڵندەکە هەڵەبژێرێت یعنی ئەمە خولیایە خەڵکی کەژەیە خولیایە مەسەڵەن حەزی لە سەعاتە ئیکڕێت هەر یەکە ئەمەش خولیایە کە بە تایبەتی بەخێوکردنی باڵندە ئەم بیرۆکەی خۆی لەوە هاتووە کە ئەم باڵندانە زیاب کرێن لە ناو قەفەزە بۆچی هەم بۆ چێژ و خۆشی ئەو کەسێک کە حەزی لێتی کە یەکێکیش باڵندە بەخێوەکات ئەبێت لە 100 یا هیچ نەبێت لە 80 بۆ 75 بتوانێت ئەوەی بۆ دابین کاکە لە سروشتی خۆیان هەیەی بۆی بەردەوام بێت ئەم قەفەسانە بەڕاستی بێجگە لە خواردنەکە با بڵێن شتی تریش بۆ ئەو باڵندەیە دابین ئەکرێتایە و هەروەها بە قسەکەی جەنابە هەر نەبێت لە 175 لە 180 لە ژینگەکەی خۆی ئەچێ ئەکرێ بووی دابین بکەی ئەش بێ دابینیشی کەی و کووتمان هیچ نەبێت لە تا لە 175 تۆ بیکە یعنی کارێکی باشە یعنی ئەبێت چیان بۆ دابین باڵندە بۆ نمونە ئێمە هەتا بتوانین ئەگەر بمانەوێت باڵندە بە خێوی بکەین یا زیایان بکەین ئەبێ ئەو نەبێت لە شوێنێکا بێت لە قەفەزێکا بێت بتوانێت فرین بفرێت چکە باڵندە وزەکەی خۆی بۆ فرینە کۆکاتەوە لە شیا کاتێک کە شەو ئەنوێت ئەم وزەیتر چ سەرما بێت چ گەرما بێت کە لەشی ئەپارێزێت یاخود هیچ نەبێت لە کاتی جووتکردنا چکە هەموو باڵندەکان زۆربەی باڵندەکان بەگشتی بە کۆمەڵ ئەژین لە هەموو قۆناغەکانی ژیانیانە تەنها لە قۆناغی جوودبوونان نەبێت کە بە جووت پێکەوەن ئێمە بتوانین لە کاتێکا کە جوود نین بەیەکەوە جووتیان ناکەین کە ئەڵین جووتکردن بۆ زاوزێ شوێنیشیان بۆ دابین بێ گەورە بێ و بتوان بە ئازادی بفڕن و پاک و تەمیزی و بە بەردەوامی ئاگامان لی بێت کە ئەگاسمان کرد کێشەیەکی زوو باشە ئەو باڵندانە بەتەنیا بەخێوەکرێن بۆ نمونە ئەگەر کەسێک بڵێ با باڵندەیە کوڕم مناڵەکەم حەزیلێتی یەک دانی بۆ بکڕێ ئەوە ئاساییە یەک باڵندە لە قەفەسێکا بەخێوکە یاخود نەخێر ئەوان بەتەنیا ناتوانن بژینی لا نەبێ بۆ نمونە نێرومەیەک بەیەکەوە بن ئەمایان چۆنە بەڵێ ئێمە لە مناڵی نەک لە مناڵیەوە بابێن خۆی فەرقمان نییە بەخوا چکۆرەمان دیوێ مش لە مناڵەکان زیاتر حەزمان لێ فلینێکی ئەفلان کاتۆنێ بەناوی ئەوەی کە مناڵەکە تەڕەزانە ئەو کە لە مناڵی بەجێ ئەمێنێ لە غاباتەکە و لەگەڵ گیان لەبەرەکانە گەورا بێ و هەڵس و کەوت و کوی مەیمونی لێ نە ئەزانێ قسە بکانە ئەوە باڵندەش ئەم هەستەی هەیە کاتێک کە مرۆڤێک تا باڵندەیەکی ئەبێ لە ماڵە ئەگەر تۆ ئەو هەست و سۆزەی بیتێ و بتوانی لەگەڵ یا ئەم پەیوەندیە دروستکەیت ئەو کاتە ئەو تۆ بەشێ لە خۆی ئەزانێت یعنی ئەو پەیوەندی لەگەڵ توا ئەبێت ئەی بینیت لە ماڵەوە هەنێک کەسەیە زیاتر ئەو یەکدا باڵندانە لە ماڵەوە تاچێک لە تاچی کۆمەڵەکە 6 کەسن لە ماڵێکا خێزانەکە هیچیان زیاتر بڵین نزیکە بێ لێویا پەیوەندی دروستەکە ئەم باڵندەیە کە مناڵە لە دەرەوە گوێ لە دەنگێ بێ باڵندەیەک سەر هەستەکە بانەکە خوێنێ داوای ئەکات بەڵام لەوانەی بۆیکی کە بێدوانە بێت مانای وە ئەم پەیوەندیە بەڵێ دروست ئەکرێ باڵندە و کووتمان زیرەکە ئەویش مێشتیە ئەم پەیوەندیە دروستە بێت لە بینیانە کاسکۆ لە ماڵە سیرەکەی زۆر کەسەیە گلەی ئەوە ئەکات دەڵێ ئافرەتی خۆش ناوێت بەڵام خۆی ڕاستیەکە ئەمە ڕاستیەکە ینی با پیاویش بێنی ئەمە بە بەستەکەمان بەس ئەوە نەبێ بڵین بەلایانی ئەوە کاتێک کە بەگشتی لە ماڵەوە لەوانەیە ئەم باڵندێ کە مەشغوڵە بێ بەوانەوە زۆر دەنگی نییە بەڵام کە بە تەنیا ئەبێ و بڵێن ئەخێز ئافرەتەکە لە ماڵەوە خەریکی ئیشە ئەم
پێویستی بەوەیە پەیوەندیەکە بدروست بێت لە یاری لەگەڵا بکات قسەی لەگەڵا بکات ئەبێت بگەی لە دنیای باڵندەکان اینجا لە ماڵە باڵندەت هەبێ جا هەر بە قسەکەی هاوکارم لانە بۆ نمونە کەسی وا هەیە کەناری هەیە کەناریەکی تاکە ئەمە بە تەنیا هەڵەکە و هەروە با منش پرسیارەکەم تێڵکێشێکم و باڵێن پرسیاری دوای هەمین پێشکەشی جەنابەتی بکەین ئەمانە هەندێکیان ئەڵێن بۆ نمونە ئەگەر ئازادیان بکەی بفرێن ناتوانن بژین ئەبێ هەر لە نێو قەفەسا بێت و مرۆڤ ئاگانی لێبێ بەڕاستی شتی وا هەیە بەڵێ جا ئەوە باسی ئەوەگەم کە بەتەنیا ئەبێت ئێستا وەڵامی جەنابی شتێمەوە کە بەتەنیا ئەبێت ئافرەتەکە مەشغوڵە قیژە بەڕاستی قیژەی ئیزعاجە یعنی ئێمە ناڵێن قیژەکەی خۆشە قسەی پێ ئەڵێ تووڕە ئەبێ بێدەنگ بە بێدەنگ بە ئەم تێرە وەری ئەگرێت لەبەرەوە لە دوایە کە ئەچێ بەلایە ئەمە ڕێی نایەتێ ئەو کاتاڵێ بەخوا خۆش نایەت یاوەکی خۆش نایێت مەسلەی ئێمە بێ دووشت هەیە تێ بگەین بەخێوکردنی باڵندەیە کە تۆ لە سروشتەوە یێنیت ئەمە سروشت باڵندەیەک و لە سروشت هەیە و جێگرە بەڵام ئێمە ئەبێەوە تێ بگەین بۆ نمونە کەناری ئێمە لە کوردستانە لەوانەیە 4-5 دانە هەبێت کە لە دەرەوە هاتوێت خۆ ئەو کەناری کە هەیە ئەمە دروست کراوە ئەمە وەچەیەکە دروست کراوە ئەم وەچەیە خۆی لە سروشتان نییە بۆ نمونەمە کەناری زەردەبینی سوور ئەبینی ئەمانە دەستکاری ژەنەتیکی کراوە بەڵێ ئەمە پێڵەن تەفرە بە عەربی وازان بە کوردیش پێ وترێ وەچە ئەمە وەچەیەکە دروست کراوە ئەم باڵندەیە خۆی لە ناو قەفەزا دروست کراوە ئەگەر بێت و ئێمە ئاوە بەڕڵایکەین و بۆ دەرەوە بە تەئکیدی یا ئەوە تا ئەجیرێت و ئەکەوێتە دەستێکی یا ئەوە تا باڵندە با بڵین گۆشتخۆرەکان و دەستە خۆش بە کاک سۆران ئومێدی ئەوواکەین هەمووان بتوانین هۆشیاری تاوامان هەبێت سەبارەت بە بەخێوکردنی باڵندەکان هۆشیاریمان هەبێت سەبارەت بۆی کە لەبری ئەوەی کە دەستی مرۆیی هۆکارێک بێت بۆ لە ناوبردنی باڵندەکان ئێمە خۆمان هاوکارێکی باش بین